آنو جوهر وزیر وگاهستن و گهاندنه با که راست لگل منه ام کاتتان باش برس امرو سردانی بغدادان کرد دواکاری تان پیشکش باوان کرد که پیوسته ام رگای گشپیدان به هریمی کردستان دا تیپر بیتن اوان ولا مکانیان چون بود تا چند هستن باو کرد که گشبینن که ام رگای به هریمی کردستان دا تیپر بیت بله لسر دعوتنامه وزارتی گواستنەوەی عێراقی و بەڕێز جەنابی وەزیری گواستنەوە عەبدوڕەزاق محێبس و هەروەها مەکتەبی ئیستیشاری سەرۆکی وەزیرانی عێراق و بەڕێزان لە هەروەها لە وەزارەتی گواستنەوە ئەوانەی کە پەیوەستن لە بە ئیشی شەمەندەفەر یاخود هێڵی ئاسنین ئێمە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن و هەروەها لەگەڵ برای بەڕێزمان بەڕێز پارێزگاری دهۆک بەشداریمان کرد لە یەکەمین کۆبوونەوەی ئیستیشاری دەربارەی پرۆژەی گرنگی گواستنەوە لە عێراق کە پرۆژەی ڕێگای گەشەپەیدانە ئەم پرۆژەیە کە لەلایەن چەندین دەوڵەتی دراوسێ و هەروەها لە سەرتاسەری دنیا پشتگیری دەکرێت و ئەوانەی کە تا ئێستا ئەم وڵاتانەی کە تا ئێستا ئامادەباشییان پێشانداوە کە پشتگیری لەم پرۆژە گرنگە بکەن وڵاتی سعودیە ئیماراتە قەتەرە و هەروەها وڵاتی ئوردن و وڵاتەکانی دیکە کە دەوروپشتی عێراقن ئەم پرۆژەیە وەک بەڕێستان ئاگادارن پێک هاتیە لە هێڵێکی ئاسنین و هەروەها هایوەیەکی نیودەوڵەتی کە دەست پێ دەکا لە مینای گەورەی فاو و کۆتایی پێدێت لە هەرێمی کوردستان و دواتر بۆ وڵاتی تورکیا ئێمە بە فەرمان و هەروەها ڕاستپاردەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی و دوای دیراسەیەکی تێر و تەسەڵ لە وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەمڕۆ ڕای فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەم کۆبنەوەی ڕاگەیاند و پێشترش لە کابینەی پێشوو لەگەڵ وەزیری پێشوو باسمان کرد و هات سەردانی کوردستانی کرد ڕای هەرێمی کوردستان ئەوەیە ئێمە بە هیچ شێوەیەک تەداخل ناکەین لەم ڕێرەوە کە لە ناو خاچی عێراقا بەڵام کە دێتەوە ناو خاچی هەرێمی کوردستان ئەم ڕێرەوە دەبێت بە شێوەیەک بڕواتن کە هەم لە بەرژەوەندی ئەم پرۆژە گرنگە و استراتیجیە بیتن هەروەها لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بیتن بۆیە پێشنیاری ئێمە و ڕای فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەم ڕێرەوە بێتەوە هەرێمی کوردستان و لە مووسڵەوە داخلی دەشتی نینەوا بیتن کە دەشتی نینەوا لەوێ چەندین شار و شارۆچکە و گوند لێ سوودمەند دەبیتن کە لەوێ ئەیزیدی و کاکەئی و شەبەک و تورکمان و کریسیان هەروەها لێ سوودمەند دەبن دواتر دێتەوە دهۆک و لە دهۆکش لە ڕێی سیبێل دەچیتەوە بۆ زاخۆ لە زاخۆ بۆ ئیبراهیم خەلیل و لە ئیبراهیم خەلیل داخلی وڵاتی تورکیا دەبیتن ئەم بابەتە ئەم ڕایە ڕای فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە هەمان کاتشدا ئەم ڕێرەوە کە پێشکەش کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کورتترە و هەروەها هەرزانترە و لە هەمان کاتشدا ڕێڕەوەیەکی باشترە لە پێناو خزمەتی هاوڵاتیانی کوردستان و هەروەها لە پێناو خزمەتی ئەم پرۆژەیە گرنگەیە کە دەست پێ دەکاتن لە فاو و کۆتایی پێدێ لە ئیبراهیم الخەلیل باشە ئەگەر هەندێک ورتر بین ئەوەی ئەوان دەیانناوە دەیانەوێت بەکوێدا بڕواتن مادەم ڕێیەکی دوورترە تەکلیفەی زیاترە گرانترە چۆنیە بەکوێدا دەڕات ئامانجیان لەوە چییە بۆ بەو ڕێگادا بڕوات بۆ بەوەیدا نەڕوات ئەوەی کە ئێوە پێشنیازتان کردووە ئەوان عەقدێکیان کردیە لەگەڵ کۆمپانیایەکی ئیتاڵی ئەم کۆمپانیا ئیتالیا چەندین ڕێڕە وەکو پێشنیار پێشکەشی کردووە بە حکوومەتی عێراقی بە وزارەتی گواستنەوەی عێراقی بەڵام یەکێک لەو ڕێڕەوانەی کە ئەوان احتیمادیان کردووە ئەوەیە کە بێتەوە لای سحێلا و لە لای ڕەبیعە و لای تلعفەر و دواتر بێتەوە لای فیشخابور و بستە وڵاتی تورکیا طبعا ئەم بابەتە دەکرێ بکرێ بەڵام ئێمە لەو حاڵەتەدا نزیک 11 ملیۆن
هاوڵاتی پێبەش دەبن لەم هێڵی شەمەندەفەرە و لەم هایوەیە. بۆیە ئێمە کە باس دەکەین درێن لە لای سمێل و لە لای ئیبراهیم خەلیل، ئەمە ڕێگایەکی باشتر لە ڕای دەشتی نینەوە. ئێمەش لە کوردستان بەپێ ئەو دیزاینە کە دانراوە لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندن و بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیەکی بەریتانی، ئێمە دەتوانین ئەوەش ڕەبت بکەین بە تۆڕێکی ناوخۆیی شەمەندەفەر لە کوردستان کە هەولێر و سلێمانی و هەڵەبجەش دەگریتەوە. بەڵام لە هەمان کاتشدا ئەوان دەتوانن بە هێڵێکی دیکەش هەروەها ناوخۆیی ڕەبت کەم بە ڕەبیعە و هەروەها بە تلعفەر. بەڵام باکبۆنەکە یاخود بابرێن ڕێ سەرەکیەکە باشترە بەم ڕێگایە بڕواتەوە، هەم نزیکترە و هەم خەڵکی زیاتر لێ سودمەند دەبن، چ لەسەر ئاستی عێراق و چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان. وەڵامیان چ بوو بۆ ئەم پێشنیازەی کە ئێوە کردان؟ یعنی تا چەند ئیستیجابەیان هەبوو؟ پێشنیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و یاخود ڕای فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بوویتە تەوسیەیەک و بەڕێز وەزیری گواستنەوەی عێراقی بەڵێنیدا کە بە زووترین کات دەگەینیتەوە بە سەرۆک وەزیرانی عێراقی ئەندازیار سوودانی و لە ڕێی بەڕێز سوودانی و دواتر لە کۆبنەوەکانی دادێ ئێمە داوامان کرد کە لیژنەیەک پێک بهێنرێ کە پێک بێتن لە دەستەی ڕاوێژکارانی تایبەتمەند لە ئۆفیسی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراقی و هەروەها وەزارەتی گواستنەوەی عێراقی، وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها پارێزگای دوهۆک، تاکە هەمومان پێکەوە کار بکەین بتوانین باشترین ڕێڕە و بە شێوەیەکی کە هەندەسی و هەروەها لە هەمان کاتدا لە ڕۆی تۆپۆغرافی و جیۆگرافی و دیموگرافی باشتر کە بتوانین ئێمە استفادەی لێ بکەین کە زیاترین ژمارە لە خەڵکو و هەروەها لە نەتەوەکان و پێکاتەکان سودمەند بیتن لەم شەمەندەفەرە کە بەڕاستی یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان و استراتیجیەکان لە مێژووی عێراقی بەناو عێراقی نوێ. پێشبینی دەکەن ئەم پرۆژەیە کێ بچێتەوەری جێبەجێکردن، یان دەست بە دروستکردن بکرێت بەپێی ئەوەی کە ئەمڕۆ یەکەم دانیشتنی ڕاوێژکاری بوو لە بینتانە؟ بەپێ ئەو بەرنامەی کە دانراوە ئێمە کە گشت نوێنەری گشت ئەو وەزارەتانەی کە تایبەتمەندن بەم کارە ئامادە بوون، هەروە مەسەڵەن وەزارەتی ناوخۆی عێراقی لەبەر بابەتی ئەمنی، وەزارەتی دیفاع لەبەر بابەتی عسکەری و مەسەلەی بابرێن مین و ئەوانە، وەزارەتی سیاحە و ئاثار لەبەر بابەتی شوێنەوار و هەتا دوایە. ئێستا گشت ئەو پارێزگایانەی کە ئەم ڕێڕەوە لە ناو دەچیتن یان تێدا دەڕواتن، تەکلیف کران کاوان لیژنەیەک دروستکەن تاکو ئەوان بتوانن ئیسقاتێکی تەواوی ئەم ڕێڕەوە بکەن کە لەلایەن شوێنەوار یاخود لەلایەن بابەتی عسکەری یاخود لە هەر بابەتێک کە پەیوەست بیتن بتوانن ئەوان بە زووترین کات چارەسەرکەن تاکو بستنە قۆناغێکی دیکە کە قۆناغی بڕیاردانی کۆتاییە لەسەر ڕێڕەوەکە و دواتر دەست پێ دەکەن بە ئەنجامدانی فەیزی یەکەمی ئەم پرۆژەیە بەپێ بەرنامەی کە دانراوە لەلایەن ئەم شەریکە ئیتالیا کە حکوومەتی عێراق گرێبەستی لەگەڵدا کردیتەوە فەیزی یەکەم کۆتایی دێتن لە ساڵی 2028 کە دەبێت ئەم شەمەندەفەرە کارابیتن و کار بکاتن لەم ساڵەدا. ڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان، سوپاس بوو ئەم ڕوونکردنەوانە. زۆر سوپاستان دەکەم.